وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ڕۆژێک ڕابردوو ژمارەیەک بڕیاری بۆ ڕێخستنەوەی میلاکی وەزارەتەکەیان دەرکرد. بە گوێرەی بڕیارەکەی وەزارەت نابێت هیچ مامۆستایەک و فەرمانبەرێکی سەر بە میلاکی وەزارەتی پەروەردە لە خوێندنگە و باخچەی ساوایان و پەیمانگە ئەهلیەکان وەک مامۆستا و فەرمانبەر کار بکەن. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستانیش دەڵێت گرنگی بڕیارەکە لە جێبەجێکردنیدایە. ئەو قەرارانەیە کە دەرچووینە بۆ ئەوەی کەوە مامۆستا بەڕاستی توانەکانی خۆی تەرخام کە بۆ یەک ناوەندی خوێندن ئەمە کارێکی باشە. ئەوە بەڕاستی زۆرێک لە ڕێخستنەوەش دروستەبی لەو حاڵەتەوە، ینی زۆرێک لە ئیستقرارێکی لە میلاکی قوتابخانەکان دروستەبی بە تایبەتی حکومیەکان و دوجاریش ئەهلیەکانیش. ئێستا زۆرێک لە حاڵەتێک جارێک لە شڵەژانێکەیە دائیمان چکە مامۆستا یەکلان نەبووتەوە لە نێوان دوو قوتابخانەی حکومی و نائەهلی بەردەوام هەوڵی ئەوە دەدرێت لەوە دەرز بگۆترێت لەوەش دەرز بگۆترێتەوە. ئیتر ئەمە زۆرێک نەهاوسەنجی دروست کردی و زۆرێک جیاوازی لە مامۆستان دروست کردی. مامۆستایان و شارەزایانی بواری پەروەردە ڕای دەگەێنن بڕیارەکە دوولایەنە و دەبێت وەزارەت و حکوومەت پاڵپشتی توێژی مامۆستایان بکەن، بەتایبەت دابینکردنی ماف و داخوازیەکانی مامۆستایان. مامۆستایان فەرمانبەری وەزارەت ملزم بکەی کە نسێتە خوێندنگایان پەیمانگایەکی ئەهلی بەڵام بەمەرجێک دەبێت ژیانی باشتر بکەی، ژیانی شایستەی بۆ دابینکەی بۆی هەر خۆی پێویستی بەوە نەبێ بچێتە خوێندنگەیەکی ئەهلیان پەیمانگایەکیان کۆلیژێکی ئەهلی. بۆیە ئومێدەوارم لە پاڵ ئەم بڕیارە کە من بڕیارێکی باشی دەزانم لە پاڵ ئەم بڕیارە وەزارەتی پەروەردە و بەڕێز وەزیری پەروەردە بیر لەوەش بکاتەوە کە ئەم شایستە داراییانەی فەرمانبەران یان مامۆستایان کە تۆزێک زیاتر بکرێ ژیانیان باشتر بکرێ. ڕێکخراوەکانی خوێندکاران و قوتابیان لەبارەی بڕیارەکەی وەزارەتی پەروەردە کە تایبەتە بە ڕێخستنەوەی میلاکات و ڕێگریکردن لە مامۆستایان لە دوو شوێن کار بکەن ڕایان وایە بەجێبەجێکردنی توێژی خوێندکاران سوودمەند دەبن. هەنگاوێکی گرنگی ناوە لە ئێستاە کە بیوێ مامۆستا لە شوێنێکی دیاریکرا و وانە بێرێتەوە و ئەوەش نایێتن کە خوێندنی ئەهلی بێتن و خەڵکانێکی فەقیر بەهۆی ئەوەی کە نەتوانن مامۆستای تایبەت بگریان بچن بۆ مەکتەبە نمونەیەکان مامۆستا باشەکان بچن بۆ ئەوێ دوجار ئەوە خەڵکی فەقیر دوو چینی جیاواز دروست دەکاتن. ئێمەش بۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان باوەڕمان بە چینایەتی نیە، باوەڕمان بەوەیە کە کۆمەلگایەکی یەکسان بێتن و بۆ هەمومان مافی خوێندن بە یەکسانی بێتن. وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژانی ڕابردوو چەند بڕیارێکی لەبارەی پرۆسەی پەروەردە و فێرکردن دەرکرد بە شێوەیەک نابێت چیتر مامۆستایان و فەرمانبەرانی سەر بە وەزارەتەکەیان لە دوو شوێن کار بکەن بەمە شەریکار بۆ زیاتر لە 6,000 دەرچووی زانکۆ و پەیمانگا دەڕەخسێنێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.